بەشێک لە خەڵەکان ئەوجا زۆر یانیشکام پێیان وایە کە هونەر و ئاین و مۆسیقا نوێگەری و ئاین و مۆسیقا ئاین و نوێگەری لە یەک شوێندا جیان نابێتەوە. دەمەوێت ئەوە بپرسم تێڕوانینی بەڕێستان بۆ ئەو لێکدانەوەی چێک کە مەسەلەن ئاین دەڵێن ئاین ناوگونجێ لەگەڵ ئەو چێوە دەرێتانە زۆرێک بەشێک مەسەلەن هەیە دیاربی کە سایەتی بی مەلایەکی گەورەبی زانایەک بی یان نووسەرێک بی بیرمەندەشی گەورەبی نییە خەڵکی عام وە دەرێت کە نە لە دین تێگەیە لە نەهونەر ئەوانەی ئەو قسەی دەکەن نە لە ئاین تێگەیشتینە نە لە هونەر ئێستم بە بەڵگە پێ دەرێم ئەمن بابم مەلا بوو حافزی قورئان عالیمەشی زۆر گەورە بوو وەنیە جەنابەت ئەمن کە باسم کردەت و گریای لۆ بام وەنیە ینی هەندە پێ متەئەسیر بوو هەموو هەولێر لێ گریا کەم برد ینی بابم لە هەموو هەولێر و لە هەموو کوردستان چوو دێ ئەمن کوڕی ئەو پیاوە ئەگەر هونەر لەگەر ئاین نەگونجاوە لۆ ڕۆژێک لە ڕۆژان بەمنینە دەگو کوڕم واز لەوی شەی بینە لۆ نەیگو کوڕمە تو خەریکی چی کوورە قیامەتت دەفەوتێ بلعکس هەر ئیشێکی من دابەزی با لە تەلەڤیزیۆنی دەگۆ سەوتی بدەنێ باژێم لێ بەجێ دەدای بەدر دەیزانی مەوزوع چییە تێبینیشی دەدامێ جاری وابوو دەگو ئەوە وا نەبی وابی ڕۆژێک ئەمە ئازارەکانی باریانمان کرد 22 حەڵقە بوو نواندنی کاک عەبدوڕەزاق شەمسەددین و سابر عەبدوڕەحمان و داشتارەی ئازار ڕەحمەتی لێبێ کۆمەڵێک ئەکتەر کاک ماجید و ئەنی زۆر عوسمان ئەحمەد جاسم و ئەکتەری زۆر مەسەلەن تاراخانەوە هەندێک جێ ماری بابمان بەکارهێنا وەکو تەسویر چووینە وێندەرێ گوتم بابە لێرە تەسویرمان هەیە گوتی باشە گوتی دەکرێت ئەمە لە لایەکی دانیشم جێب دەمێ بزانم چ دەکەن دەرنەچم گوتم کورسێکمان لۆ دانەدانیش دەستمان پێ کرد بە تەسویری کامیرەی بینە وەرە و ئەو زاویە وەگرەوە تو وا دەرێ تاوان ینی کاری نواندن نەزم جەنابەت دیشی نواندنت کردێ یان ناگە نەشکردوی دیتیتت داوانێوە زۆرمان دی دەبی زۆر ڕاستە ئەمن کارێکی دەرێم کە پڕبی لە هونەر نەک ئەوەی دوو کەس لە سەجادێک کامێرێکی وە دەست دەگرن یاڵە وەرە ئەتوا برێ من وا دەرێم سەعاتە قسەی دەکەن نازان مەوزوع چییە نازان مەوزوع چییە هەر مهم پڕبیتەوە باس لە هونەر دەکەم زۆرمان دی دەبیتەوە دەرهێنەریش لە هەموو کە زیاترمان دی دەبیت چونکە لە بیدایەتی لەگەرە حتا کۆتایی هەتا تایتلدا دەدرێت تا مۆنتاژ دەکرێت لە ورد و دروشتی و ئەویش مەسئولیەکەمە لە هەر خەلە لە چی هەبی کە تەواو بووین هەندێکمان تەسویر کردو ئەنە بام گوتی کوڕم زۆرمان دی دەبن گوتم وەڵاخ ئیشەکە وا گوتی بە قورئان وامزانیا چ نییە کابرێکی دەین و دەست پێ گوتی بەڕاستی ئەنگۆمان دی دەبن گوتم ئاخر بابە ئیشی جوان ئەو مادیبوونەی دەوێت لێ بەرهەمیشی دەبی دوایە کە قەرت دەبینی دەری دەستان خۆش بێ لەبەرەوە دێمەوە ئەوەی ینی بابم لەگەرمان دانیشتێ لە کاتی تەسویر و لەگەرمان بوو لە نواندن 70 درامام کردیە دوو مسلسلەی تەلەڤیزیۆنیم کردیە مسلسلێکی ئیزاعیم کردیە ئیشم زۆر کە ڕۆژێک لە ڕۆژان بابم بە من بە برایەکانم بەمەی نەگو کوڕم واز لە وشەی بینن چکۆ هونەر حرامە ئەوەی وە دەرێ نە لە ئاین تێگەیە نە لە هونەر جوانە دەست خۆش